بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی پڕ خێر و خێشی سواز بەخوا دەرفەتە بوو ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە دەستپێکی سەرەتای هەفتەیەکی نوێ لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک ڕێگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژبووی ئازیز پێشکەش بکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کە ئەم ڕۆژتان پڕبێت لە ڕۆژێکی خێر و بەرەکەت دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک. بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون چەند بابەتێکن سەرەکی ترینیان دەمانوێت بزانین ئەمڕۆ لە شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا چی دەگوزارێت بە تایبەتی ئێستا بارودۆخ بە جۆرێکە کە شەو دەخەوین بەیانی هەڵدەستین چاوەڕێ گۆڕانکاریەک دەکەین گۆڕانکاریەک لە کاروباری کۆمەڵایەتی ڕۆژانە بیگرێت تا ئابووری و سیاسی و بە تایبەتی لە ئێستاشدا ئەمنی کە دەزانین بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان چۆنە. بۆیە تەوەری یەکەم پەیاملێرانمان وەردەگرین بۆی کە بزانین چ جۆرە چالاکی و زانیاریەک لە شار و شارچەکانیاندا بوونی هەیە. بابەتێکی دیکە کە بۆمان ئامادە کردوون ئەوەیە کە دیارە ماوەی چەند ڕۆژێکە ئێستا پشکنینەکان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ڕاگیراون پشکنینەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی نەمانی کێتی پشکنینەوە ئەم پشکنینانە ڕاگیراون هەرچەندە بەپێی زانیاریەکان کێت هەیە بەڵام زۆر کەمە لەبەرەوەی کە بۆ حاڵەتێکی زۆر تایبەت و زەرور نەبێ پشکنینی لە ڕێگەی کێتەوە ناکرێت بەڵکو زیاتر پشت بە سیتیسکەنی سیەکان دەبەسترێت کامەش دەچێتەوە زۆرجار نەخۆشخانە ئەهلیەکان. بۆیە دەمانوێت بزانین بە تایبەتی بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە چۆنە چوکاییەک بوو لەو سنوور ناوچانەی کە توانم بڵێم لە گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی تا حدێک بارودۆخی باشتر بوو بەڵام چەند ڕۆژێکەوانی ڕوبەڕووی کەمیکێتی پشکنین بوونەتەوە کە خێرخوازێک هەندێکی بۆ دابین کردین بزانین بارودۆخی نەخۆشخانەی وەفا و نەخۆشەکانیان چۆنە کە تەورێکی سەرەکی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک لە راپۆرت و زانیاری کە بۆمان ئامادە کردووە. جەلال بەداخەوە ینی بەشێک لەو ناوچانە کە پێشتر توانم بڵێم کەمترین حاڵەتی توشبوونی کۆرۆنایان تێدا تۆماترا بەڵام ئێستاکە ڕێژەی توشبوان و هەتا مردنیشیان زیاترە بە هیوای پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تەواوی سەرجەم شار و شارەشەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئەم خۆناغە سەختەش بە تێپەڕ دەبێت. وەڵای زانە بابزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارەشەکانی هەرێمی کوردستان و گۆڕانکاریەکان لە پلەکانی گەرما چۆن.
بینەرانی عزیز دەچینە لای بڕکەیەکی دیکەی هەمیشەیی پەیامی ڕۆژ کە بڕگەی یادەوەریە. بزانین گرنگترین ڕوودا و مێژووەکان کە لە 27 شەشی ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە. چین کە بەداخەوە تا دێت مێژووی نوێ لە هەرێمی کوردستان و کۆمەڵگەیەمەیە تۆمار دەکرێت گەرچی زۆر جار مێژوەکانیش بەڕاستی هەمیشە هەر لە ڕابردووش داوا بۆ مێژوەکان هەمیشە خراپ بوون، مێژوویەکی ڕەش بوون. تۆ سیرکە لە مێژووی کورد هەموو ئەوە بەهاران کە بینین یەک دنیا حاڵەتی ناخۆش هەیە، ینی هاوینان بە هەمان شێوە. ئەوە زوستانیش مەسەلەن ئەم ساڵ کۆرۆنای هاتە سەر، یانی ئەگەر مێژووی با بڵێن هەموو هەرێمی کوردستان هەموو 12 مانگەکە هەموو تەوقیتەکە و تەقویمەکان بێنە زۆر بەداخەوە هیچ خۆشی تێدانی، ینی هەمووی ئێستاش ڕۆژ لە ڕۆژ بوون زوستانان تۆزە هیلمانەوەیش کۆرۆنای هاتە سەر و مەرگی کۆمەڵێک ئازیز و کۆمەڵێک خەمی تازە و چی چاوەڕێمان دەکا؟ والله أعلم. دەچینە لای بڕگەی یادەوەری با پێکەوە بینەری بین. بیستوحوتی شەشەی ساڵی 1970 لە سێدارەدانی نووسەر و ڕووناکبیری کورد شاکر فەتاح لە تەمەنی 75 ساڵیدا شاکر فەتاح یەکەم سەرۆکی شارەوانی خورماڵ بووە. هۆکاری لە سێدارەدانەکەشی ئەوە بووە کە ڕژێمی بەعز لە شاری هەولێر کۆڕێکی پێهەڵگوتنی بۆ کۆمەڵێک لە ڕۆشنبیران سازدا بوو تا بە شانوباڵی سەدامدا هەڵدەن و پێشمەرگەی کورد بە یاخی و چەتە ناوبهێنن. بەڵام مامۆستا شاکر فەتاح باز لەوە دەکات پێویستە ڕژێمی بەعز واز لەو زمانە زبر و توندە بهێنێت و لە ڕێی گفتوگە و دیالۆگەوە کێشەی کورد چارەسەر بکات و کار بکات بۆ جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنامەکەی 11 ئازاری ساڵی 1970. دوای هەفتەیەک لەم لێدوانی لە ماڵەکەی خۆیدا لە شاری سلێمانی دەستگیر دەکرێت و پاش 3 مانگ ئازاردان لە سێدارە دەدرێت. بەڵێزان هاوکارمان و شیار محەممەد لە دەڤەری شارە زۆر و دەربەنی خانەوە با بزانین دەچینە لای زانیاریەکانی ڕۆژ لەوێ وەروەها گرنگترین بابەتەکانی ڕۆژ و لایانی تەندروستی و ئابووری و ئەمنی ناوچەیە. هاوکارمان و شیار ئەگەر گوێ لێمان بێ و شار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ئەو دەڤەرە بۆمان بگوازیتەوە. سڵاوی خوا لە ئێوە لە بینەرانی تەواوی کەناڵی ئاسمانی پەیام بەبەستمە وەکو تەوەری یەکەمی باسەکەم باسێک لە بابەتی ئامارەکانی کوشت و کاڵ بوون کە ئێستا خۆتان دەزانن کە بەرهەمی دانەوێڵەیەکان بە تایبەتی ئێستا چنراوەتەوە لە هەمبەر ساکردنەوەیاندا بەشێکی زۆری جوتیاران لە چاوەڕوانی سایلۆکاندان. من ئامارێکی تایبەتم بۆ لە بەڕێوەبەری کوشت و کاڵی شارە زۆرەوە وەرگرتووە لەسەر دوایین ئامارەکانی ئەم ساڵ کە ئایا تا چەند با بڵێن زەوی کوشت و کاڵی داچێنراوە و لە هەمان کاتیشدا ئەو دامە ئەو هاوکاریانەی کوشت و کاڵ چی بوون بۆ جوتیاران لە ئەوەی کە ئەمەوێ زیاتر تشکی بخەمەسە بەرهەمە دانەوێڵەیەکانە کە شارەزوو دەتوانی بڵێ جیاواز لە ناوچەکانی زۆر باش ناسراوە بە پیتی خاکەکەی و بەتایبەت لە بواری دانەوێڵەیدا نزیکەی 70,000 دۆنم کراوە بە گەنم واتە لە سنووری شارەزوو تەنها با بڵێن بەروبوومی گەنم 70,000 دۆنم کراوە بە گەنم لە سنووری قەزای شارەزوورە واتە ئەگەر بڵێ دەشی شارەزوو بە دنیای و دەشی شارەزوو زۆر فراوانترە تەنانەت هەڵەبجەی شەهید و سەید سادق و تەنانەت بەشێک لە ناحیە عەربەت و هەڵەبجەی تازە یاقوت قەزای شارەزوو دەگرێتەوە. بەڵام ئەم ئامارەی کە من دەڵم تەنها لە سنووری چلو نزیکەی 50 گوندی قەزای شارەزوورە کە ڕووبەرێکی بچووکترە مەزەندە بە تەواوی سنووری شارەزوو. بەڵام ئەمە تەنها لە سنووری قەزای شارەزوور و کوشت و کاڵی هەڵەبجەی تازەدا 70,000 دۆنم زەوی کراوە بە گەنم و لە هەمان کاتیشدا هەر دۆنمێک با بڵێن توانای وەبەرهێنانی 800 کیلۆگرام گەنمی هەیە واتە لە هەر دۆنمێکدا 800 کیلۆ گەنمی بەرهەمهاتوو دەبێت و لە هەمان کاتیشدا لە سایلۆکاندا با بڵێ ڕێژەیەکی کەمتر وەرەگیرێ واتە هەر تەنێک ناچێتەنەوە 7 کیلۆ واتە ئەگەر بێت و جوتیارێک تەنێک ببات بە نمونە ببات بۆ سایلۆکان کە ئەمەیەکێکە لە گرفتەکانی جوتیاران و نیگەرانی جوتیاران تەنها 97 کیلۆ
گەنمیان لێ وەردەگرن کە ئەمەش مەزەندە بەو بەرهەمە زۆری جوتیاران مەزەندەیەکی کەمە و خەمڵانەی کەمەمە لە کاتێکدایە کە 3 ساڵی ڕابردووی 2014 بەشێکی زۆر جوتیاران نیوەی داهاتەکەشیان وەرنەگرتووە و ئەو جۆرە گەنمەی کە با بڵین دەچێنرێ لە شارە زورە ئارازی پێ دەڵێن و عەدەنە و شامسی و سلێمانی دوو و مووسڵی ئەم مووسڵێکەوەی بە دوواداچن کردووە لە ئێستادا داناچێنرێ لەبەرەوەی درەنگتر پێدەگات لەبەرەوەی ئێستا کەمتر جوتیاران پشتی پێدەبەسن وەکوی ئەو جوتیارانی کە گەنمیان چاندووە لە سنووری قەزای شارە زورە 1784 جوتیارە واتە نزیکەی 2000 جوتیار لە شارە زور و هەڵەبجەی تازە گەنمیاندا چاندووە و لە کۆی 47 گون واتە لە قەزای شارە زور 47 گون کە سەر بە ناحی وارماوە سەر ناحی وارماوەش سەر بە قەزای شارە زورە و لە سنوورەکەماندا باڵێن دەتوانین لە قەزای شارە زورە سایلۆنیە کە سایلۆنیە بەشێکی جوتیاران گەنمەکانیان دەبن بۆ سایلۆی 3 سادق و سایلۆی 3 سادقیش تەنها نزیکەی 7000 تەن گەنم وەرەگرێت واتە باقیەکەی تری کەوتمان لە تەنێک 97 کیلۆش وەرناگرێت لە سنووری هەڵەبجەی تازەشا بەشێکی وەرەگرێت لەبەر ئەوەی ئەو سایلۆیە ناوچەکانی دەور و پشتیشی وەرەگرێت لەبەر ئەوە با بڵین بەشێکی بچووکی داناوە بۆ هەڵەبجەی تازە بەهۆی ئەوەی کە ناتوانێت با بڵین ئەو ژمارە زۆرە پێشوازی بکات لە جوتیار و گەنمەکانیان و باسێکی تر کە لە پرسیارەکەدا ئاماژە پێکرد باسی تەندروستی کرد کە تا ئێستا دەتوانین بڵین تەندروستی شارە زور و نەخۆشخانەی گشتی شەیدڕەوبەکە تاکە نەخۆشخانەی تاقانەی لە سنوورەکەدا بۆ تەواوی و بۆ باری لەناکا و هەموو خەڵکی و هاوڵاتیان دانیشتوانی شارە زور و ناحیەی وارماوە گوندەکانی پشتی پێدەبەستن لە ئێستادا داخراوە کەمترین پێشوازی و ئەتوانین بڵێن پێشوازی لە نەخۆشەکان ناکە بەهۆی نەبوونی موچەوە چاوەڕوان دەکرێت بڕیارە ئەمڕۆ موچە دابەشکرێ پێ دەچێت لەمڕۆیان لە سبەی نێوە بە شێوەیە لە شێوەکان دەوام لەو نەخۆشخانەی ئاسایی بێت بەڵام لە ماوەی ڕابردوودا بەردەوام لە قەزای شارە زور و ناحیەی وارماوە پشت بە دەرەوەی قەزاکە دەبەشار لە تەندروستە لەبەر ئەوەی تەنانەت بە پێی زانیانە ئێمە هیچ نەخۆشخانەیەک نییە یعنی هیچ نەخۆشخانەیەک لەوە چەند لەبەرێکی تر چەند نەخۆشخانەیەک بەهۆی براونی سنوورەکەی بەڵام لە قەزای شارە زور هیچ نەخۆشخانەیەک نەبوو تاکە سەرچاویان نەخۆشخانەی گشتی ڕۆبەگۆ بە ناچارێکە نەخۆشی ناکاو بۆ ڕەوانەی سلێمانی قسەکانمان بەس لەوە بکەم کە ڕێگای دەربەندی خان سلێمانی و بڵێ سپاس بۆ هاوکارمان وشیار محەممەد لە تەڤەری شارە زور و بەروە دەربەنی خانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکان زانیاری و داتایەکی وردی کوشتتوکاڵی خستە دەشتی شارە زور کۆمەڵێک کێش و گرفتی هەمیشە بەراتایبەت وەرگرتنی گەنمیانەیە وەک هاوکارمان باسی کرد دیارە بەداخەوە جوتیاران تۆزێک گرفتیان لە وەرگرتنی گەنمایە بۆ هیوای و کێشەیە شارەسەر بێت. سپاس بۆ پەیامنێرمان وشیار دەچینە سلێمانی بۆ لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێبێت ئەگەر گوێت لێمانە زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی ببورن دیارە بەداخەوە پەیامنێرمان ڕامیار ئامادە نیە دەچمە چەمچەماڵ بۆ لای پەیامنێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە چەمچەماڵ چین بە تایبەتی سەبارەت بە کۆرۆنا پێم وایە تەندروستی چەمچەماڵ هۆشداریەکیدا بۆ هاوڵاتیان. بەڵێ کاک جەلال سڵاوی خوای گەورە لە ئێ و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و بە هیوای تەندروستی و ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک. من ئەمەوێ پێشەی بچمە سەر بابەتی کۆرۆنا بە بابەتی بەردەوامی بایکۆتکردنی کارمەندانی تەندروستی لەلایەک و کارمەندانی هاتوچۆ لەلایەکی دیکەوە دیارە من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم لە حوتی ئەم مانگەوە وا تا ماوەی 20 ڕۆژی ڕێکە لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ سەرجەم کارمەندانی تەندروستی و پزیشکانی خولاو مانگرتنیان لە کارەکانیان ڕاگرتووە و لە ئێستاە تەنها بەشی پێشوازی لە بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕە و لە پێشوازی نەخۆشدایە و لە ئەگەری هەبوونی حاڵەتێکی کتوپڕ ئەوە بە ئەمبوڵانس ئەو نەخۆشانە یاخود ڕەوانی شاری کەرکووک یاخود ڕەوانی شاری سلێمانی دەکرێن. ئەمە سەبارەت بە بایکۆتکردنی کارمەندانی تەندروستی و سەبارەت بە بایکۆتکردنی کارمەندانی هاتوچۆ ئەگەر وەکو لە پشتی منەوە دیارە لە ئێستاە شەقامەکان هیچ کارمەندێکی هاتوچۆی لێ نییە و ئەوانیش لە 22 ئەم مانگەوە واتا لە ڕۆژی دووشەمەی پێشووترەوە کارمەندانی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان مانگرتنیان لە کارەکانیان ڕاگرتووە و داوای خەرجکردنی موچە و شایستەدارایەکانیانەکەن.
من بۆ زانیاری زیاتر کاک جەلال لەگەڵ کاک ساڵح حەمەڕەشید ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان گفتوگۆکەم سەبارەت بە بەردەوامی بایکۆتی کارمەندانی تەندروستی و داواکارەکانیان کاک ساڵح زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ هەرچەند خۆم ئاماژەم پێکردماوەی 20 ڕۆژەمانتان لە کارەکانتان گرتووە و لە ئێستاە ئایا لە هیچ بەشێک لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵە دەوامی کارمەندان و پزیشکانی خولاو هەر بەردەوام ڕاگیراوە؟ بەڵێ بێگومان لە حوتی شەشەوە دەوامی سەرجەم کارمەندان و پەرستار و پزیشکانی خولا و پزیشکانی پسپۆڕیش لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ڕاگیراوە. تەنها جگە لە سنتەرەکانی کۆرۆنا زائد بەشی پێشوازی لە ناو نەخۆشخانەی گشتی شەید پێشەو کە پێشوازی لە خۆشەکەن ئەوەش بە شێوەیەک لە شێوەکان بەشی پێشوازی لەسەر گیرفان و حاڵ و باری نەخۆشەکە خۆیەتی نەخۆش بڕەپارەیەک لە بەرامبەر ئەو خزمەتگوزاری کە پێشکەش ئەکرێ ئەدا بە حکوومەت و تاوەکو ئێستا نەخۆش ناتوانێت وەکو پێویست سوود لە خزمەتگوزاری تەندروستیەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ وەربگرێت بەهۆی ئەو بایکۆتەی کە سەرجەم پزیشک و پەرستار و کارمەندانی تەندروستی و کارمەندانی کارگەڕش کە لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ بایکۆتیان ڕاگەاندووە. لە ئێستا دۆخی هەم پزیشک و هەم کارمەندانی تەندروستی لە ڕووی دارایەوە دۆخیان چۆنە یاخود بڵین ئەگەر هەر دۆخی سەرجەم فەرمانبەرانەوە چۆنەی بینێت؟ بەگشتی دۆخی کارمەندان و با بڵێن کارمەندانی کارگێڕی و پزیشکان و بەشێکی زۆری کارمەندانی تەندروستیش لە ڕووی داراییەوە دۆخێکی باش نییە، هەرچەندە بایکۆت بۆ ئەوە نییە کە کارمەندان و پزیشکان دۆخی دارایان خراپ بێیان باش بێ. بایکۆت لە بەرامبەر ئەو ماف و شایستەدارانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 7 ساڵە بە شێوەیەکی نایاسایی بە ناوی ڕاگررتنی بەرزە موچەوە لە سەتادەی تێکڕای موچەی فەرمانبەرانی بڕیوە و ئێستایش دوای ئەم دۆخە سەخت و دژوارەی کە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو و خەڵکی هەرێمی کوردستانی خسۆتە دۆخێکی نائاساییەوە. لەوەش نائاساییتر ئەوەیە کە کەرتی تەندروستی لە هێڵی پێشەوەی بەرگریدان سەر ڕای ئەوەی کە هیچ ماف و شایستەیەکی داراییان بۆ سەرف نەکراوە. حکوومەتی هەرێم دوای 55 ڕۆژ لە دواخستنی موچەکانیان ئێستا بڕیاری داوە کە موچیان بۆ سەرف کە ئەویش بە بڕینی 21% تر بەو شێوەیە کە ئێستا باس ئەکرێ 31% موچەکەیان ئەبڕێ لە بەرامبەر ئەو خزمەتگوزاری و لە بەرامبەر ئەوەی کە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوە. بەڕاستی ئێمە حکوومەتێکی بێوێنەمان هەیە سەرڕای مەترسیەکانی کۆرۆنا، سەرڕای بوونی ئەو هەموو با بڵین مەترسیە لەسەر ژیانی خەڵک زۆر بێباکە کە ئامادەیە 30% موچەی تێکڕای فەرمانبەران ببڕێ، 30% موچەی ئەو کەسانە ببڕێ کە خوێن و ژیانی خۆیان خسۆتە مەترسیەوە، ژیانی کەسوکار و خزمەکانیان خسۆتە مەترسیەوە لە دۆخێکی دەرونی زۆر زۆر ناڕاحەتان کە ناتوانن بە ئیسراحەت بە دڵنیاییەکی تەندروستیەوە تەنانەت لە ناو ماڵ و مناڵ و لەگەڵ خێزانەکانی خۆیشانە ژیان بگوزارێنن. دکتۆر وەک کۆتا پرسیار ئێوە ئەگەر وەڵامی داواکارەکانتان نەدرێتەوە باس لەوە کرێگەر یەک موچەیش بدرێ بۆ پاشەکەوتەوە هەر بەردەوام بن لەسەر بایکۆت و داواکارەکانتان، ئایا بەردەوامە بن لەمە دووە یاخود بەدابشکردنی ئەم موچەیە بە ڕێژەی لە سا 21کردنەوە بایکۆت شکێنن و ئەچنەوە سەر کارەکانتان؟ لە ڕاستیە ئێمە تێکڕای چینەکانی کۆمەڵگەی کوردی بەداخەوە بەدەست کۆمەڵێک سندیکا و ڕێکخراوی بەناو داکۆچیکار لە مافەکان ئەناڵێنن ئەوەی کە پشتگیری و پشتیوانی تێکڕای خەڵکی کوردستان بێ پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەندی و سندیکاکانی کرێکاران و سندیکای پیشەیەکان بن. بەداخەوە هەموو جارێ ئەم سندیکانە لەبەرەوەی لەژێر هەژمونی حیزبە سیاسیەکانان لەژێر هەژمونی پارتی و یەکێتیان بەداخەوە هەموو جارێ ئەم سندیکانە کارتی بایکۆت لە دەست فەرمانبەران ئەسووتێنن و کارێک ئەکەن کە هیچ متمانەیەک جارێکی تر بەم بایکۆت و بەم جۆرە خەباتەمە دەنیانە نەبێت و خەڵک ڕوو لە شێوازەکانی تری خەبات و ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵاتە بکات. لە ئێستاە تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ شکاندنی بایکۆت. هیوادارین ئەم بایکۆتە بەردەوام بێت و هیوادارین هەنگاوی تری مەدەنیانەی لە خۆپیشاندان و مانگرتنی بەدەنیانە و داخستنی سەرجەم بازاڕەکانی بەدواوە بێت و هیوادارم ئێمە لەلایەن سندیکاکان و ناچار نەکرین کە
بگەڕێنەوە سەرکارەکانمان چونکە پێویستە هاوسۆزیمان هەبێ لەگەڵ سەرجەم چین و توێژەکانە بە یەک موچە قەناعەت نەکەین چونکە ئەو موچەی کە ئێستا درێ خۆی لە ئەسڵا 30% بڕداوە و ئەبێ بە نیو موچە کەمتریش و هیوادارم کە سندیکاکان سوور بن لەسەر بایکۆتکردن و تێکڕای فەرمانبەرانیش هاو هەڵوێست بن و تەمەنا ئەەکەم کە هەر ئەوە نەبێ سندیکا و ناوەندە پیشەیەکان بایکۆت ڕابگەن تەمەنا ئەەکەم خەڵکی بە شەرەفی کوردستان ئەوەی کە کرێکارە ئەوەی کە کاسبە لە بازاڕە پشتیوانی لەم بایکۆتە بکە پشتیوانی لە هەڵوێستی کارمەندان و فەرمانبەرانی حکوومەت بکە بۆی ئەم دەسەڵاتە بەهۆش خۆی بێتەوە بۆ ئەوەی کار نەگاتە ئەو ڕادەیە کە هەم دەسەڵاتمان لەدەست بچێ هەم حکوومەتمان لەدەست بچێ هەم ئەو خاوەڕێی کە پێی ئەوترێ هەرێمی کوردستان لەدەستمان بچێ کار نەگاتەوەی کە خەڵک ناچار بێت داوای موچە و قوتی و ژیانی خۆی لە حکوومەتی بەغدا بکات کار نەگاتە ئەوەی کە هەموو شتێکمان لەدەست بچێ ئەو کاتە هەمومان زەرمەندبین. بەڵێ کاک جەلال ئەگەر دەرفەتم بێ لە ماوەی 30 خولەکشە ئاماژەیەک بە دوانی زانارەکان بکەم لەسەر دوایین ئاماری توژبوان بە نەخۆشی کۆرۆنا لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ئەوەی کە من وەرم گرتووە تاکو ئێستا لە هەردوو شەپۆلەکەواتان لە شەپۆلی یەکەم و لە شەپۆلی دووەم 71 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و لە ئێستاە 41 کەسیان لەو ڕۆژەیە چاک بوونەتەوە و 5 کەس بەداخەوە جانی لەدەستداوە و 25یان لە ئێستاە لە دوو سنتەری قەزاکە لە ژێر چاودێری وردی پزیشکیدان. ئەمە کۆی زانارەکان بوو لە لای من ئەگەر پرسیارێکی تایبەتان نەبێ ئەگەڕێمەوە لایەوە. 9 خولەک و 30 چرکە دێشتا لە بەردەستا ماوە بە پێ و دەرفەتەی خۆت داوات کرد. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. دەچمە سلێمانی بۆ لای پەیامبەرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێبێت. زانیاریەکانی سلێمانی چیان؟ سڵاوی خوا لە ئێوە جەلال بەیانیتان باش بە هیوای تەندروستیەکی باش بۆ ئێوەوە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. من لە ئاماری مردن بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی و دەست پێ دەکەم. دیارە ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی 12 هاوڵاتی دیکە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بن لە نەخۆشخانەکانی تابەت بە چارەسەرکردنی کۆرۆنا لە شاری سلێمانی گیانیان لەدەستداوە هاوکات 198 توشبووی دیکەی نوێ لە شاری سلێمانی دەستنیشان کراون کە بەشێکیان لە ڕاپەڕین و گەرمیان و دەربەنی خان بوون. دیارە بەپێی ئەو ئامارانەی کە لەبەر دەستدا و ڕۆژانە بڵاو دەکرێتەوە ئامارەکانی توشبوون و مردن یانگیان لە دەستدان بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی ڕوولالکشانە وەکو جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش کاگابڵا حاجەبڵا ئاماژەی پێکرد ئامارەکانی مردن بەردەوام ڕوولالکشانە چونکە وەکو پێویست هاوڵاتیان پابندی ڕێنماییەکان نەبوو لە پێشترا لە ئێستاشدا بەشێکی تیگە لە وڵاتیان پابندی ڕێنماییەکان نابن هاوکات بەشێکی زۆر جەلا لە هاوڵاتیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان یعنی هیچ نیشانەیەکیان تێدا نییە تەنها لە کۆڵانەکان لە ماڵ لە مۆڵەکان دەگەڕن و خەڵکی دیکە توش دەکەن بۆیە یعنی ڕێنمایی وەزارەتی تەندروستی لە ئێستادا ئەوەیە کە بەردەوام هاوڵاتیان لە هەر شوێنێکدا بن بەتایبەت لە شوێنە داخراوەکان ماسک وە دەستکێش ببەستن و لە کەمترین ماوەدا ئیشوکارەکانیان بەتایبەت لە شوێنانەی کە داخراون کە مەترسی ڤایرۆسەکەی زیاتر لێ تێدا بڵاو دەبێتەوە وەکو مارکێت و نانەوەخانە و دوکانەکان بە زووترین کاریشەکانی خۆیان بکەن یا زۆر زەرور نەبێت نەشنە نێو مارکێتەکانەوە چونکە مەترسی ڤایرۆسەکە لەو شوێنانە زیاتر لە سەریانە. ئەمە لەسەر بڵاوبوونەوە و مردنی پەتای کۆرۆنا لە شاری سلێمانی. ئەمڕۆ بڕیار وایە شاندێکی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی لایەنە سیاسیەکان بکات بەڵام دیار نییە جارێ سەردانی چ لایەنێک دەکات بە مەبەستی ئەنجامدانی گفتوگۆ و کۆبوونەوە لەسەر پرسە هەنووکەیەکانی ئێستای هەرێمی کوردستان بەتایبەت خۆتان دەزانن لە ئێستادا هەرێمی کوردستان و دۆخی موچەخۆرانی هەرێم بە قۆناغێکی سەختدا تێدا پەڕێت بۆیە پێویستە ینی لایەنەکان گفتگۆی زیاتر بکەن لەسەر مەسەلەی موچەوە دابینکردنی ژیانی خەڵکی و کۆبوونەوەکە ئەمڕۆ دەست پێ دەکات بە دڵنیایی تا ئێستا نەزانراوە سەردانی چەند لایەن دەکەن و کاژمێر چەند سەردانی سەرجەم ئەو لایەنە دەکەن و لە شاری سلێمانی جەلال لە ڕووی هاتوچۆوە خەڵکێکی کەم بمیدرێت لە شەقامەکان و سنتەری شاری سلێمانی ئۆتۆمبیل هاتوچۆی ئۆتۆمبیل بە سنتەری شاری سلێمانی بەتایبەت شاڕەی سالم و هەروەها مەولەوی و ئۆرزی ئەو شەقامانی کە سەرەکەی ناوبازاڕن هاتوچۆی ئۆتۆمبیل تێیدا قەدەغە کراوە لە هەمان کاتیشدا هاوڵاتیان خۆیان بە ڕێژەیەکی زۆر کەم دێنە دەرەوە بەتایبەت دوایەوەی کە فەرمانگە حکومیەکانی شاری سلێمانی بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا و داخران لە ئێستادا خەڵک زیاتر لە ماڵەکانیان دەمێنەوە و لەبەر سەلامەتی گیانی خۆیان کەمتر هاتوچۆی دەرەوە دەکەن ینی ئەوە دەگەێنێت کە هاوڵاتیان لە ئێستادا مەترسی
ڤایرۆسی کۆرۆنایان بەجددی وەرگتووە بەڵام لەگەڵەوەشدا دەبینێت ئامارەکان ینی بەردەوام لە بەرزبوونەوەدان وەکو ئاماژەم پێکرد تەندروستی سلێمانی ئەمەژی پێکردووە ئەو مەترسەی کە ئێستا هەیە هی 2 هەفتە یا 3 هەفتە بەر لە ئێستایەکە بەو جۆرە تەشەنە دەسێنێت وتەبێژی تەندروستی سلێمانی بە منی ڕاگەیان پێشتر 2 هەفتەی دیکە ینی ئەم خۆپارێزی هاوڵاتیان یان چۆنەڵێ باشی ئەو خۆپارێزی هاوڵاتیان دەردەکەوێت کە 2 هەفتەیە زۆر و باشی خۆیان پاراستووە و ئەنجامە باشەکەی لە 2 هەفتەی ئایندەدا دەردەکەوێت بەڵام زۆر باشە ڕامیار دەمەوێت بزانم ئایا ئەمڕۆ کارمەندانی تەندروستی بەگشتی وەزارەتی تەندروستی موچە دابەشەکات کارمەندانی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان بایکۆتی و مانگرتنەکەیان دەشکێنن یا خۆت نە کارمەندانی تەندروستی پێشتر بە منیان ڕاگەیان ئەوان تەنها بە پێدانی موچەی یەک مانگ دەگەڕێنەوە سەر کارەکان چونکە ئەمان ئاماژەیان بۆ کرد کە دۆخی هاوڵاتیان لە ئێستادا کە بەتایبەت دۆخی تەندروستی بە خۆناغێکی سەخت تا تێدەپەڕێت ئەوان تەنها بە پێدانی موچەی مانگە ڕازی بوون بگەڕێنەوە سەر کارەکانیان هەڵبەتا بێگومان ئەگەر موچەی ئەمانگە وەربگرن بێگومان دەگەڕێنەوە سەر کارەکانیان و بایکۆ دەشکێنن بەڵام سەبارەت بە کارمەندانی هاتوچۆ کە ماوەی نزیکەی هەفتەیەکە لە شاری سلێمانی بەتایبەت کارمەندانی ئەو ترافیک لایتانەی کە دەکەونە سنتەری شاری سلێمانیەوە مانیان گرتووە ئەوان دەڵێن بەردەوامی دەدەن بە بایکۆ تاوەکو بەڵێنێکی فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن بەوەی کە 30 ڕۆژ جارێک موچەکانیان پێ بدرێت ئەگەر لە ماوەی 30 ڕۆژ کەمتر یان بگات بە 40 ڕۆژ یا 50 ڕۆژ بێگومان بایکۆت ناشکێنن و بەردەوام دەبن لە بایکۆتکردن و ئێستاش بایکۆتکردنیان بەردەوامە بەمان شێوە یعنی ئەوان تەنها بە پێدانی موچەی مانگێک ناگەڕێن و سەرکارەکانیان تەنها لە بەرامبەر چاکردنی سیستەمی چاکردنەوە کارەکانیان بزانم بازار ئێستا لە سنتەری شاری سلێمانی بازار و کەسابەتی دوکاندارەکان چۆنە بۆهۆی ئەو دواکەوتنی بەتایبەتی موچەوە سادیەکی زۆر بە بازارەوە دەبیندرێت و دوکاندارەکان زۆر نیگەرانن لە دۆخی بازار زۆرێک لە دوکاندارەکان دوکانەکانیان کۆ کردوتەوە وازیان لە کارەکانیان هێناوە بۆی ئەوەی کە کڕیار سەردانی دوکانەکان ناکاتوە هاوڵاتی وەکو پێوی سەردانی بازارەکان ناکات لە نزیک ماڵەکانی خۆیان کەلوپەلەکانیان دابینەکەن و سەردانی بازارەکان ناکەن یعنی زۆر جەلال مەسەلەی بازار خراپی تێکەوتەوە بەشێک لە کۆمپانیەکان بەشێک لە دوکانەکان شکستیان هێناوە دوکانەکانیان داخستووە لە ئێستادا بەڵێ سواز بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوون بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمان هەیە و دینەوە لات دووبارە سڵاتان لێبێ ئازان هاوکارمان ئازاد هۆمەراوەی لە ناوچەی سۆرانەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بە تایبەت لەم وەرزەیە کەوا وەرزی خاوێنکردنەوە و پاککردنەوە یان با بڵێن جۆماڵکردنی جۆگە و جۆگە ئاوەکانە کەوا لە ناو باخ و باخاتەکان بە تایبەت جوتیاران و باخەوانان هەڵدەسن بەم پرۆسەیە بۆ ئەوەی دووبارە جۆگەکان بە شێوازێک و باش و بە کوالێتێکی باش ئاوێکی زۆر بگێنە نەمامەکان و وەروها جۆگە ڕئیس و فەرعەلاوەکیەکانی ناو باخەکان با بزانین لەو بارەیەوە چی بۆ ئامادە کردی. ئێرە مەچەیە خەریکی جۆگە ماشنەوەین پێی دەڵێن جۆماڵ بە هەرەوەزە ساڵانە لەو کاتەیدا خەریکی جۆماڵکردنین هەموو دۆست و خزم و برادەرەکان ئەوانەی عریزیان لەبەر ئەو جۆگەیە دێن بۆ جۆماڵکردنی ئەو جۆگەیە. بەڕاستی زۆر دێهاتی دەبینم 4-5-6 ماڵە جۆگایان بۆ سەب کراوە زۆر پاک و خاوێن بەڵام ئێمە بە جەنابتان دەبین کە مەسافەی چەند کیلۆمەتر دەبێت هەموو ساڵێک دەبێت ئاوا هەر ماڵی نەفرێک کۆبێتەوە و بین ئەلێرە جۆماڵەکەی بکەین ئەو بناوانەش تا دەگاتە سەر باسچکورانی پێدەڵێن هەر زۆر قورسە لەبەر ئەوەی هەموو ساڵێک بە حکمی لافا و سێڵاو
تێک دەچێتەوە خرا دەبێ ئەو بەردە گەورانە کە دەیبینی هەموو بە حکمی سێڵاو لە کارۆخیەوە هاتوتە خوارێ بەڵام بەداخەوە دەڵێم خۆزگا ئەو حکومەتە جارێک فکرێک و خەمێکی بۆ ئێرە هەبوایە کە ئەو ئاوە پاک و خاوێن و کە هەم بۆ خواردنەوە دەبێ هەم بۆ زەراعەت دەبێ شوێنێکی سەفرە و سیاعی و شوێنێکی خۆش بەڕاستی دەبووە خەدەماتێکی زۆر چاچی بۆ کردایە بۆ ئەو ئاوە جۆماڵ وەڵا لە فەرینی باو باپیران جۆماڵ ئەوەیە ئەو ستانان هەموو جۆگەکان خراپە بی کاوێن یەکەنەوە و لەبەرەوە پیست نەبی و ئاوەکان بە هەموو قیوەڵ و زیاندا ئەکسێ ئاوەکەی ڕائەبەستینەوەلەوەی زیاد بی لۆ مڵکەکان فینایە لەبەر بکەین بەخوای 200 لەوانە 300 ماڵ عادی لەبەربی خزمەتبی و عادی لەبەرە لە بەر ئەو جۆگەی تایسا ئێمە ساڵانە ئەو هاتووشی ئەو جۆگایە بن لەبەر ئەو جۆگە بۆمان سەب نەکرایە ساڵان ئەوە بە کوێرەوەری بە دەردەستەری ئەو جۆگەی دێ ببینینەوە جۆگایەکە زۆر دوورە زیەکەشی زۆر هەڵدێر و ناخۆشە مە زۆر جار داوامان کردێ لە منۆزەمات لە حکومەت ئەو جۆگەمان نۆستە بکەن جۆگەکەش سەبیان نەکردە تقریبەنەوەی مڵکی لەبەرە دێن ئەوان هەندێکیان دێن و هەندێکیان خۆ غایب بەدەن و ئێستا هەڵێ لەوانە زۆریان غایب نەهات بن خۆشە وڵی ساڵانە لێیان وەرەگیری هەندێکیان لێ وەرەگیری هەندێکی ئەوانە لێ دوا بن پێشمەرگە بنیان نەخۆش بن ئەوانش حەفۆکەن وبەر خۆ بە هیرات چوین هەر حیاشمان لێ بڕوا ئایزان هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمانە چیا سڵاوت لێبێ و زانیاریەکانی کەرکووک لای تۆ چی هەیە؟ وڵێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە دەمەوێت لەوە دەست پێ بکەم بە پێی زانیاریەکان کە دەستمان کەوتووە لە دەستگامیەکانی کەرکووکەوە شەوی ڕابردوو کەسێکی خۆکوش بەنیاز بووە لە نزیک گوندی سەقزلی خۆی بە ژمارەیەک هێزی ئەمنیدا بتەقێنێتەوە بەڵام هێزە ئەمنیەکانی کەرکووک دەستگای هەواڵگەری کەرکووک پێشتر ئاگداری ئەو پیلانەی داعش بووە دیارە ئەو هێزانە دەڵێن ئەمە ئەندامی داعش بووە پێشتر پیلانی ئەو ئاگداری ئەو پیلانە بووە کە داعش بەنیازی کردەوەیکی وا بووە دیارە لە نزیک گوندی سەقزلی کەمینیان بۆ داناوە ئەو کەسە خۆکوژە شوتە ناو کەمینەکەی هێزە ئەمنیەکانەوە و دەست بەجێ پێشەوەی خۆی بتەقێنێتەوە کوژراوە ئەمە لەلایەکی دیکە ئێستا لە شاری کەرکووک قەدەغەی هاتوو چۆیە لەبەرەوەی بە پێی بڕیاری شانەی باڵای قەیرانەکانی بەغداد ڕۆژانی پێنجشەم هەینی شەمە قەدەغەی هاتوو چۆ لە سەرجەم پارێزگاکانی عێراق ڕادەگەێنرێ ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە پارێزگاکانی خواروونەوە ڕاستی عێراق و لە پارێزگای کەرکووکیش بە تایبەتی شانەی قەیرانەکانی کەرکووک ئەم بەرنامە و پلانە وەکو خۆی جێبەجێ دەکات هەرچەندە نیگەرانن لەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نابن هاوڵاتیان قەدەغەی هاتوچۆ دەشکێنن بەڵام ئەوان وەکو بەرنامەی خۆیان ڕۆژانی پێنجشەم هەینی شەمە قەدەغەی هاتوچۆ بە تەواوەتی
لە شار ڕادەگەێنن و دەواازەکانیش بە ڕووی هاوڵاتیاندا دادەخرێت. لەبەرەوەی ئێستا ژمارەی توژوان بە کۆرۆنا لە شاری کەرکووک لە دوێنێەوە 1000 کەسی تێپەڕاندووە تاکو ئێستا 675 کەس توشبوون لە شاری کەرکووک 328 کەس چاک بوونەتەوە و ڕێژەی مردنیش گەیشتوۆتە 40 کەس تاکو ئێستا 43 هاوڵاتی لە شاری کەرکووک بەهۆی کاریگەری کۆرۆناوە گیانیان لە دەستداوە. ئەمە وای کردووە کە تەندروستی کەرکووک نیگەران بێلەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان نابن و لەگەڵەوە قەدەقەی هاتوچۆ نییە لە ڕۆژانی یەکشەم تاکو چوارشەم، بەڵام هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نابن و خۆیان ناپارێزن لە شوێنە قەرەباڵغ و شوێنانەی کە مەترسیت دەکرێت کە کۆرۆنا تیایدا بڵاو بوو بێتەوە. هەرچەندە تەندروستی کەرکووک ئێستا ڕای دەگەێنێت کە لە هەموو کەرکووک کۆرۆنا بڵاو بووەتەوە، بەڵام داوا لە هاوڵاتیان دەکا هێشتا خۆیان بپارێزن بۆی زیاتر پارێزراو بن. ئەمە لەلایەکی دیکە نەخۆشخانەکانی کەرکووک بەگشتی ئێستا بەکاردەهێنێت بۆ چارەسەری توشبوانی کۆرۆنا، لەبەرەوەی هیچ شوێنێکی شار نەماوە تاکو ئەو کەسانەی کە توش بوون بە ڤایرۆسی کۆرۆناتیایدا چارەسەر بکرێن. ئەمە بەرزبوونەوەی ئەم ڕێژانە بەهۆی ئەوەیە کە ئێستا پشکنین لە شاری کەرکووک ڕاستەوخۆ ئەنجام دەدرێت و ئەو کەسانەی کە گومانیان لێ دەکرێت هەڵگری ڤایرۆسەکە بن ڕاستەخۆ لە کەرکووک پشکنینیان بۆ دەکرێت، بەڵام ڕاگەیاندنەکەی لە بەغدادەوە دەبێەوە ڕۆژانە زیاتر لە 50 هاوڵاتی 60 هاوڵاتی توش دەبن لە شاری کەرکووک. بۆیە تەندروستی کەرکووک وەکو باسم کرد داوای پابند بوون لە هاوڵاتیان دەکات، داوا دەکات کە هاوڵاتیان خۆیان لە شوێنە قەرەباڵغەکان بە دوور بگرن، داوا لە هاوڵاتیان دەکات کە خۆیان بپارێزن و پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەو کاتانەی کە دەچنە شوێنە قەرەباڵغەکان کە مامە ببەستن تا دەستکێش لە دەست بکەن بۆ ئەوەی دوور بن لە هەڵگرتنی ئەو ڤایرۆسە. ئەگەر کەسێک بەرامبەری یا کەسێک لە ناو قەرەباڵغەیەک توش بوو هەڵگری ڤایرۆسەکە بوو کە پێی نەزانرێ ئەمانیش توش نەبن. بۆیە وەکو پێشتر باسم کرد تەندروستی کەرکووک نیگەرانە و داوا لە هاوڵاتیان دەکا پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا بتوانن ئەو ڕێژەیە کە ئێستا ڕۆژانە ئەو ژمارەیە بەرز دەبێتەوە زیاتر بەرز نەبێتەوە و کەرکووک لە دەست دەرنەچێت. زۆر باشە چیا ویستم ئەوەت لێ پرسم هەچانە بەداخەوە پێشتریانوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرماگەری و هەیە ڤایرۆسەکە لاواز بێت یاخود تشنەسەندنی کەم بێتەوە کە بە پێچوانەوە نەبوو. بارودۆخی پلەی گەرمای کەرکووک چۆنە؟ هەستەکەم ڕەشەبایەکیش لەوێ هەیە و کەشوهەوا لە کەرکووک چۆنە؟ پلەکانی گەرما زۆر بەرزن؟ پلەکانی گەرما لە کەرکووک لە 40 دانا بەزێ کە دەچێتە مانگی ئێستاوە کە دەچینە مانگی حەوت دەچینە مانگی هەشت تر پلەکانی گەرما لە 40 دانا بەزێ. ئەمە شوای نەکردووە ئێمە سەرەتاوامانەزانی کە پلەکانی گەرما بەرز بوونەوەی تر کۆرۆنا خۆی نامێنێ، بەڵام پێچەوانەکەیەتی ئێستا لە کاتی گەرمایە کۆرۆنا زیاتر بۆ لەبەرەوەی ئێستا لە سەرجەم کوون و قژبنێکی ئەم شارە بەپێی وتەکانی فەرمانگەی تەندروستی کەرکووک لە سەرجەم کوون و قۆژبنی ئەم شارە کۆرۆنا بڵاو بووەتەوە لەگەڵ پشکنینی هەر هاوڵاتیەک لەگەڵ پشکنینی هەر 5 هاوڵاتیەک هەر 10 هاوڵاتیەک 5یان یا 6یان هەڵگری ڤایرۆسەکان لە کەرکووک. ئەمە بووەتە جێگەی نیگەرانی لە کەرکووک و ڕێژەکان تا بێ بەرز دەبنەوە. لە سەرەتا کە یەکەم پارێزگا لە عێراق کەرکووک بوو کۆرۆنای تیاتۆمەرکرا لە 30 توش بوو تێپەڕ نەبوو، بەڵام ئێستا 1000 تێپەڕانەوە ڕۆژانەش ژمارەکان بەرز دەبنەوە. وەکو باسم کرد پلەکانی گەرما نەبوونەتە هۆکاری لە ناوچوونی ئەو ڤایرۆسە، چەنە پلەی گەرما وەکو باسم کرد لە 40 دانا بەزێت تاکو دەگا بە پاییز لە پلەکانی گەرما لە 40 دانا بەزنە خوارەوە گەرماش ئەو هەوایی کە تۆ ئێستا بینی ئەو ڕەشەبایە ئەوەش گڕەیەکی لەگەڵایە ئەویش هەرگەرمە. باشە بە هیوای لە شتاقی و تەندروستی و زوو چاکبوونەوە بۆ هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و هەروە بە تایبەتیش لە شاری کەرکووک. سپاس بۆ هاوکارمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز دەچینە لای میوانێکمان لە هەڵەبجا کە بەڕێوبەری نەخۆشخانەی وەفای تایبەت بە نەخۆشیەکانی کۆرۆنایە کە ئەویش بەڕێز کاگاراس حەمە سەعیدە لەسەرەوەی کە بابزانین بارودۆخی شاری هەڵەبجە و هەروەها ئێستا هەم نەخۆشخانەکە و پێداویستیەکانی و ئاستی خزمەتگوزاری و چۆنیەتی بەرەڵستکاری ڤایرۆسی کۆرۆنا لەو پارێزگایە چۆنە، چونکە دیارە پارێزگای هەڵەبجە بەراورد بە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و سلێمانی
باشتر بووە یا کەمتر حاڵەتەکانی تێدا تۆمار کراوە بزانین ئەگەر خۆپارێزیەکان بەردەوام بن یاخۆ چۆن ئەوان ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا دەبنەوە بۆی کە حاڵەتەکان کەمتر بن نەک زیاتر بن. کاگارە زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاوی خوا لێبێت. ئەگەر یەکەم پرسیاریشم ئەوە بێت لە خۆتانەوە دەست پێ بکەین پێشەوەی بچینە سەر خۆپارێزیەکانی هاوڵاتیان ئێوە چۆن لەوێ کار دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. سڵاو لە بەڕێستان سپاس بۆم دەرفەتە. ئێمە لە هەر بڵێن لە سەرەتای بڵاوبوونەوەی شەپۆلی دووەمی کۆرۆنا نەخۆی خۆشبەختانە لەلایەن خێرخوازانەوە نەخۆشخانەیەکی تایبەت بە نەخۆشە گواستراوەکان دروست کرا. لەو نەخۆشخانەیە دەستمان کردووە بە وەرگرتنی ئەو نەخۆشانەی کە بە پێی فەحس پۆزەتیڤ دەرچوون و ئەوانەمان وەرگرتووە لە خەستەخانەکە داخڵمان کردووە و خۆشبەختانە تاسە لە خزمەتیان نەوەستاوین و خەریکی خزمەتکردنی ئەو نەخۆشانین. زۆر باشە. پێویستان بەچی هەیە وەکەوەی کە ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها بۆ چارەسەری توشبوانی کۆرۆنا ئێستا ڕەنگە لە بەردەستانە نەبێ یاخود بەگشتی پێویستان بەچی هەیە؟ بەڵێ بەڕاستی ئەمە تا ئێستاش ئەوەی من ئاگادار بم بودجەیەکی تایبەت بە ڕوبەڕووی کۆرۆنا بۆ جاری دووەم لە شەپۆلی دووەمان نەگەشتۆتە لای ئێمە. هەنێک جار بڵێن کیت و مەوادی مختبەری فەحسمان لێ ئەبڕێت و درەنگتر بەدەستمان نەگاتەوە. بۆ ماوەی 2 ڕۆژ فەحسمان نەبوو خۆشبەختانە لە دوێنێەوە پێیان کردەوە ئەمڕۆ فەحسمان بۆ خوێندنەوە ئەگە بزانین ئەو چەند کەس تووشی نەخۆشیەکە بۆیان نەبووە. لە ڕووی ماوەدی خۆپارێزیەوە خۆشبەختانە تا ئێستا توانیویانە دابینی بکەن و لێمان نەبراوە. ئەڵبەت ئەمە بەشێکی بە هاوکاری خەڵکانێکی خێرخواز بڵێن هاتوون پێداویستی نەخۆشخانەکە و بڵێن کارمەندانیان پڕکردێتەوە. کاگاراز ئەم پەتایە ڕێکخراوی جیهانی تەندروستی وڵاتە زێلە هێزەکان بە بودجەیەکی زۆر فراوانیشەوە ناتوانن کۆنتترۆلی بکەن. ئایا خزمەتکردنی هاوڵاتیەک یا ئەو توشبووانە لە پارێزگا و لە قەزاکان و لە شوێنە گشتیەکان بەگشتی لە شوێنە جیاوازەکان بە کاری خێرخوازی کۆنتترۆل دەکرێت؟ ڕاستە کارەکەیان بەرز دەنرخێنرێت و کارێکی زۆر مەردانەیە لەوەی کە هاوکاری دەکەن، بەڵام ئایا بە کاری خێرخوازی ئەمانە چارەسەر دەکرێت گەر بێت و حکوومەت دەستوەستان بێت و هیچ بوجە و هیچ هاوکاریەک نەنێرێتە ناوچە جیاوازەکان؟ نەخێر بەداخەوە ئەگەر ئاوا وەزعەکە بڕوات ئەگەر بێت و بەس زووترین کاتنێنە حکوومەت نێتە سەرخەست و یعنی بودجێ تایبەت بۆ شارەکان و بۆ شوێنەکان دابین نەکات. بەڕاستی ئەرکی ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیانە زۆر قورسە، نە بە خێرخوازان نەکرێت تەنانەت بە حکوومەتیش بەتەنیا ناکرێت، پێویستە بە هەردوو لایەکە و تەنانەت بە ڕێکخراوی نێودەوڵەتیش بێتە سەرخەت بۆ کۆمەڵێک دابینکردنی کۆمەڵێک پێداویستی زۆربەی شوێنەکان. زۆر باشە کاگاراز، ئێستاکە بارودۆخی تەندروستی حاڵەتی جێگیری و ناجێگیری ئەو با بڵێن نەخۆشانە یاخود هەڵگرانی کۆرۆنا ڤایرۆس لە نەخۆشخانەی وەفا لای بەڕێستان چەند کەس داغڵا یاخود چەند کەس حاڵەتیان لە ناجێگیریایە وەروە ئەو پێداویستیانەی لای ئێوە هەنبەشی تەواوی ئەو نەخۆشانە دەکەن کەوا لەوێ ئێستاکە بە تایبەت حاڵەتیان ئەگەر ناجێگیری بەڵێ ئەمە هەر لە سەرەتای بڵێن شەپۆلی دووەمەوە تا ئێستا 105 کەسمان داخڵ کردووە لە خەستەخانەکە 105 کەس پۆزیتیڤ بووە. بەشێک لەم کەسانە بڵێن خۆشبەختانە زیاتر لە 40 کەس چاک بوونەتەوە گەڕاونەتەوە ماڵەوە، بەشێکیان کارمەند و دکتۆرەکانی خۆمانن توش بوون، ئەوانە لە ماڵەوە کەرەنتین کراون و عیلاجەکرێن بۆی خەستەخانەکە بەچۆڵی بمێنێتەوە بۆ خەڵکی کە توانایی بڵێن نازانی خۆی عیلاجکە توانای خۆی کەرەنتینکە زیاتر تەرکیزمان خۆزە لەسەر و خەڵکانە لە خەستەخانەکانە داخڵ ببێ. خۆشبەختانە تا ئێستا ئەو مواد و پێداویستیانەمان هەبووە، جیهازی پێویستمان هەیە و تا ئێستا یەک کەسمان خستۆتە سەر جیهازی هەناسەی دەستکرد، ئەوانی تر هەمووی بە ئۆکسیجین و عیلاج و پێداویستەکانی تر خۆشبەختانە تا ڕادەیەک جێگیرن. لە نزیکەی 30 کەسێک کە ئێستا داخڵ کراوە لە خەستەخانەکە نزیکەی 6 کەسیان پێویستیان بۆ ئۆکسیجینە بێ و یەک کەسیان پێویستی بە هەناسەی دەستکرد بووە. زۆر باشە کاک ئاراز، بە گوێرەی ئەم ڤایرۆسە تازەیە بەردەوام هەم خودی ڤایرۆسەکە خۆی دەگۆڕێ هەم زانیاریەکانیش لەسەری بەردەوام ڕۆژان لە گۆڕاندان. ئەو چارەسەرانەی کە ئێوە ئێستاکە یاخود بە شێوەیەکی گشتی لە هێرێمی کوردستان بۆ نەخۆشەکان بەکار دەهێنرێن،
ئایا لینکتان لەگەڵ ئەو ناوەندە زانستیانە هەیە کەەوە ڕۆژانە زانیاری تازە لەسەر کۆرۆنا ڤایرۆس دەدەن بە حکمیەوەی پێشتر پلازمای خوێن سوودێکی زۆری لێ وەردەگرا بەڵام ئەم نەتیجانەی آخر هەنێک پێم وا بوو پلازماشیان بەکارێناوە بەڵام جۆرێک لە جۆرەکان و خۆی هەڵگرەکە سوودی لێ وەرنەگرتووە و بەشێکیشان گیانیان لەدەستداوە. بەڵێ خۆشبەختانە ئێستا ئامێرەکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێت بەردەستە بۆ هەموو دەیتێگە ئەمە دوکتۆرەکانمان لەسەر خەت نووسوز و لەگەڵ گایدلاینی عالەمی تازەیە ئەوانیش عیلاجەکانە گۆڕن بۆ نەخۆشەکە یعنی ڕۆژانە ئێمە چەندین گروپمان هەیە و دوکتۆرەکان لەسەر خەتن لەو ڕێگەیەوە هەر کاتێک عیلاجێک بەسەریعی بگۆڕێدیان بڵێن ئەم عیلاجە کاریگەری نییە یان کاریگەریەکی لاوەکی هەیە یەکسەر ڕۆژانە عیلاجەکان ئەگۆڕن بە پێی گایدلاینی تازە ئەوە شتێکی خۆشبەختانەیە. ئەوەی کە پلازما سوودی نەبێت احتیمالە چۆنێتی وەرگرتنیان چۆنێتی بڵێن ئەو کەسێکە کەی توش بووە چەند ڕێژەی IgG دروست کردووە لە ناو IgG و IgM و ئەو ئەنتیبەدیەی دروست کردووە لە ناو خوێنەکەیە هەنێک جار احتیمالە خەلەل لە شێوازی بڵێن ئەوەی ئەنتیبەدیەکەی کەمتر بوو بیان شتێکی ئاوە و ئەگەرنا تا ئێستا بەپێی گایدلاین ئەو پلازمایەکێک لە چارەسەرە زۆر باشەکان. کەواتە کاگەراس لە ئەو پرسیارێک لێرەوە دروست بوو بەپی با بڵێن ئەزمموی بەڕێستان شارەزای بەڕێستان لە حاڵەتێکە ئەگەر پلازماکە هەڵە وەربگیردرێ یا خۆت ئەسڵەن هیچ سوودێکی نەبێت ئەنتیبایۆتیکێکی تێدا نەبێ وا سوود بۆ هەڵگری ڤایرۆسەکە ناگەێنێ ئەگەری هەیە زیانی پێ بگەێنێ یا خۆت حاڵەتی مەترسی ناجێگیر بکە بە ئاڕاستێکی خراپی بات. نەخێر بە هیچ شوێک پلازماکە وەکو وایە بڵێ خوێن هەر خوێنی کەسێکی ترا تەنها پلازماکەی جا کردوێتەوە ینی بە هیچ شوێک وەکو خوێنەکە هیچ زەرێکی نابێت ئیلا مەگەر کەسەکە حساسیت دروستکە بۆ خوێنەوە ئەگەرنا هیچ کاریگەریەکی لاوەکی نابێت وەکو بڵێ خوێن وایە پلازماکە بەڵام هەنێک جار سوودی زۆری لێ نەبینین بە حکمی ئەوەی کە ئەو کەسەی احتیمالە نەخۆشیەکەی بە سوود گرت بێت کە گرتبێتی یان وەکو هەڵگر وا بوو بێت ئەو کەسە ڕێژەیەکی زۆر IgG لە ناو پلازماکە دروست نەبێت و کەسی دووەم کەمتر ئیسفادەی لێ بکە یان کەسی دووەم لە مەرحەلەیەکی درەنگتر پلازماکەی پێ بگات کە خۆی حاڵی گەشت بێتە حاڵێکی خراپتر و ئەو کاتە سیەکانی لە ئیشەکەون نەک ئەوەی کە مەناعی ئەمە بڵێن پلازماکە بۆ بەرزکردنەوەی مەناعایە ئەو لەلایەکی ترەوە سیەکانی بەرەو خراپتر بوون و بەرەوەی ڕامبوون چۆن بۆ ئیسفادە لە پلازماکە ناکات. زۆر باشە کاگەراز من لە سلێمانی سەرنجێکم بۆ دروست بووە وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەی کە بنکۆڵی دەکەم هەندێک ینی بۆچوونی جیازم بۆ دروست بووە لەسەر خودی ناو نەخۆشخانەکان کە توشبوانی کۆرۆنای تێدا هێڵڕێتەوە عادەتەن ئەم ڤایرۆسە ئەوەی کە توش دەبێ ئەکۆکەیە قسە دەکا بە بەردەوامی ڤایرۆس لە دەمی دێتە دەرەوە لە ژوورێکی ناو نەخۆشخانەکە کاتێک کە چوار نەخۆش دانراون یا زیاتر لە نەخۆشێک دانراون ئایا چۆن کەسێکیان چارەسەر وەردەگرێت کە بە بەردەوامی ئەم ژوورە پڕ دەبێت لە ڤایرۆس لەمەوە بگەڕێنەوە بوو ئەوە ئایا مەفروزە لایەنی تەندروستی بۆ هەر توش بوویەک ژوورێکی تایبەت تەرخان بکە یاخود لە بەدیلی ئەمانە با نەخۆش خۆی لە ماڵەوە خۆی قەرەنتینە بکات. بەپێ ئەوەی ئەو نەخۆشانێک کە بڵێن پێویستیان بە عیلاج و تا ئێستش بڵێن ڕێنمای حکوومەت لەسەر ئەوەیە کە ئەو نەخۆشانشکە نیشانەی سووکیان هەیە یان هەر هەڵگری نەخۆشەکەن ئەوانیش وەکو بڵێن لە خەستەخانە بمێننەوە ئەمە وەکو ڕێنمای بەڵام ئەگەر وەکو شێوازە عیلمەکەی تەوێ بەڕاستی پێویستیان کەسێک ژوورێکی هەبێت باشترە ئەگەر هەبێت باشترە تەبعاً تەنها لەگەڵ ڤایرۆسەکەی خۆیان تەعامولەکات بەڵام ئەگەر نەبوو بە ناچاری ئەمە خەستەخانێکی 50 قەرەوێڵەیی زیاتر لە 100 نەخۆشت تۆ ئەو پۆزەتیڤ بوو بێت لەکوێ ئەوە نەژوور بێنین و بتوانین هەر نەخۆشێک لە تەنها ئەوەی کە پێمان کراوە بە پێی ڕۆژی داخڵبوونیان بە پێی کەمی و زیادی نیشانیان جیانکەینەوە ئەوەی تر شەڵا دەسەڵات بووایە و هەر کەسێک لە ژوورێکی تایبەتیا بووایە باشتر ئەبوو بەڵام ئەگە دەسەڵات نەبێت یانی ئەمە شتێکی ناچاریەوە گەزان هەموو خەستەخانەکان ژوورمان هەیە چەند بێدیە خۆشبەختانە ئەو خەستەخانەی ئێمە تا ئێستا ژووری دووبێدیمان هەیە لە دووبێت زیاترمان نییە و دووبێت دەکەش بە پێی تاریخی داخڵبوونیان بە پێی هەڵگری و نیشانە و کەمی نیشانە زیادی نیشانە و کەمی نیشانە داخڵمان کردوون و جامان کردوونەتەوە. کەواتە کاگەڕاستا چۆندە ڕێنماییتان بۆ هاوڵاتیان هەیە تا ئەو کاتێک کە پێویستی بە هەناسەی دەستکرد نەبێت با نەچێتە نەخۆشخانە وەکو ئەوروپا و وڵاتانی دیکە با لە ماڵەوە خۆیان قەرەنتینە بکەن.
هەتا ئێستا ژێرماکان لە وڵاتی ئێمە ئەوەیە کە ئەو نەخۆشانەی کە توشبوونیان نیشانیان هەیە لە ناو خەستەخانە داخڵ بکرێن مەگەر کەسێک خۆی چوزانم بە شێوازێک لە شێوازەکان هەر خۆی نێتە خەستەخانەکان تا ئێستا ئەوەی من ئاگادار بم بە پێ ڕێنمایی وەزارەت هەر ئەوەیە کە هەمووی داخڵ بکرێت ئەوەی کە خۆی لە ماڵە خۆی کەرنتین بکرێت بەداخەوە زۆربیان پابەند نابن نە بە کەرنتینکردنی خۆیانەوە نە بە شێوازی چارەسەری خۆیانەوە یعنی ئێمە خەڵکمان هەیە پۆزتیف بوو ئەگەر نایەتە ناو خەستەخانەکە سیرەکەی پیشەیەکی هەیە یان کارێکی هەیە دوکانێکی هەیە ئەچێتە سەر دوکانەکە و چەند کەسێکی تر تووشەکات لەبەرەوە تا ئێستش بڵێن ڕێنمایی وەزارەت لەسەرەوەی هەر کەسێک کە توش بووە بێت پێویستە بچێتە خەستەخانەکان. زۆر باشە کاگاراز من ویستم ئەم ڕوونکردنەوەیە هەموو خۆشمان و بۆ بینەرانیش بدەین بۆ نمونە کەسێک لە کەسێکەوە تووشی هەڵگری ڤایرۆسەکە دەبێت واتە ئەگەر لە یەک کەسەوە تووشی ڤایرۆسەکە بی لەگەڵەوەی بەرکەوتنت لەگەڵ دەیان کەسی ترە بێ و بە هەمان شێوە هەر ڤایرۆسەکەیان هەبێت تۆ ڤایرۆست لە کەسەوە وەرگرت بێ لەگەڵ کەسێک تەنها لە یەک کەسەوە وەریگرتێ فەرقی هەیە واتە چەندێک خێراتر ئەو ڤایرۆسەی واتە یەک جار وەری دەگری هەیە مەسەلەن یەک جار لێک توش بۆ وەری دەگێ بەڵام هەشا مەسەلەن لە بەرکەوتی لەگەڵ دە کەسی تر دەبێ و هەر دەشیان ڤایرۆسی کۆرۆنایان هەیە بۆ بەتابەت لە خەستەخانەکان ئەمە ڕوودەدا نەخۆشێک ڤایرۆسی لە کەسێکی ترەوە وەرگرتووە کە هەر دەشیان ڤایرۆسیان هەیە ئەمە فەرق دەکات لە باڵین لە جۆری توشبوونەکەی لە زۆر زووتر دەرکەوتنی نیشانەکانی یا زووتر وێرانکردنی سیەکانی بەتاکیدەکەم بەداخەوە ئەو نەخۆشانی کە ئێستا دێنە لای مفەحسیان دێوەرەگیرێت هەمویان بە نیشانەوە هاتوون و زۆر بەشیان بە نیشانەی قورسەوە هاتوون ئەوە شتێکی باش نییە بەڵام دووەم بەتاکید ئەو قسەی ئەگەر کەسێک لە چەند کەسێکی ترە وەرگێت حاڵەتێکە پێوترێ ڤایرەڵ لۆد یانی وەکو وایە دۆزێکی زیاتر لە ڤایرۆسەکە وەرگێت و لە کاتی لە ئەنجامی وەرگرتنی دۆزە زیاترەکە ئاکید بەرەو ناڕەحەتکردبوون ئەڕوات. زۆر باشە بابینەستە خۆپارێزیەکان لە ئێستادا کاگاراز بۆ هاوڵاتیانی هەڵەبجا یا بەگشتی بۆ خەڵک ڕێنماییە خۆپارێزیەکان چین لەوەی کە کاتێک کە کەسێک توش دەبێەوە حاڵی خراپە بێت تۆ ڕێکۆمەڵایەتیەکان پڕ دەبێت لە بانگەواز بۆ ئەوەی کە کەسێک بەم ناونیشانی خوێنەوە بە پلازمای خوێنمان بداتێ ئەگەر توشبووی کۆرۆنا بوو بێ پێشتر و جێگری بەڕێوەبەری گشتی دروشمێکی جوانی بڵاو کردبووە لەوەی کە دەستکێش و دەمامک ئاسانتر دەستەکەوێت تا پلازمای خوێن. ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ بەداخەوە نەخۆشەکە گەشتێتە حاڵەتێک کە پێوتری ئاوت برێکیانی نەخۆشەکە گەشتێتە حاڵەتێک کە بە زۆری لە هەموو شوێنەکان نەخۆشەکە بڵاوە یعنی شوێنێک نییە کە بڵێ من ئەسمە و شوێنەوە شوێنە تەلامە سەلامەتە ئەمە وا پێویستەکە لەسەر هاوڵاتیان کە تاکپارێزی بکەن بە شێوەی بەستنی دەمامک و دەستکێش لە هەموو شوێنە گشتێکان و خۆیان فێری چۆنیەتی شێوازی علمی بڵێن شێوازە زانستیەکەی بە دەستکێش و دەمامک چکە گەر دەستکێش و دەمامکیش نەزانی بە شێوەیەکی زانستی بەکاریبێنی دەویش خۆی سەرچاوەیەکی ترە بۆ گواستنەوەی نەخۆشێکە لەگەڵ یا دەست شۆردنی بەردەوام زۆر زۆر گرنگە بۆ هەموو کەسەکان لەم کاتیان ناڵم کۆمەڵێکی زۆر نەخۆشمان هەیە و نیشانەشیان هەیە و ڕووناکەنە خەستەخانەکان ئەترسنیان ئەوەیە کە نازانم هەنێک جار وا دروست کراوە کە لە خەستەخانەکان نازانم زیاتر توش ئەبن یان شتێکی یان نازان بێسیقەیەک دروست بێن لە بینی نەخۆش و خەستەخانەکانە کە ئەمە تەنها لە تەندروستی بڵێن تەنها لە مەترسی لەسەر تەندروستی تاکەکان خۆیان دروستەکات. داوامان لەو کەسانش ئەوەیە کە چاک بوونەتەوە لەم نەخۆشە و بە پێ فەحسەکان بە زووتری کات بێن بەدەمە و نەخۆشانی کە وەزیان خراپە و پێویستیان بە پلازما هەیە چکە تاکە چارەسەرێکی سەرەکی کە ئەو نەخۆشانە کۆمەڵک چارەسەری تریان هەیە بەڵام ئەوانە چارەسەری بڵێن بەکتریایی و شێوازی بەرزکردنەوەی مەناعی نەخۆشەکەیە یەکێک لە چارەسەر هەرە گرنگەکان ئەو پلازمایە داوا لەو کەسانەکەن کە چاگە بنەوە بە ئاسانکاریەوە بێنە سەر خەت بۆ ئەوانەی کە پێویستیان بە پلازمای خوێنی ئەوانە هەیە کە بڵێن چاک بوونەتەوە. زۆر باشە کاگاراز باست لەوە کرد ئەگەر بێت و بە هەڵا ماسک و دەستکێش بەکار بهێننەوەک هەر سوودی نابێت ڕەنگە هۆکارێکیش بێ بۆ گواستنەوە بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە. زۆر جا قسە لەسەرم بابەتە کراوە پێم خۆشە بەڕێستان بۆ بیری بینەرانی بێنیتەوە وەروە ڕێنمایی بدەیت بە کورتیش بێ لەسەر چۆنیەتی بەکارێنانی ماسک و دەستکێش وەروە ئەو ڕێگایانەش چین کە ئەم ماسک و دەستکێشە دەبێتەوە هۆکار بۆ گواستنەوە بۆی هاوڵاتیان وشیار بن و سوود لە ڕێنمایەکانی بەڕێستان وەرگرت.
بەڵێ چەند جار دقەتمانداوە مەسەن ئەو کەسانی کە ماسک و دەستکەش بەکارهێنن هەندێک جار بۆ نمونە لە ناو سیارە تایبەتیەکەی خۆی سیارێکی تایبەتی خۆی هەیە بە هەموو دەستی بەر شتانێکەکەوێت کە احتیمالی توش بە داوای لێبوردنەوە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ لە دەرەوە فڕێ بدات شێوازی فڕەدانەکەشی تەکنیکێکی تایبەتیە زۆر باشە کاگاراز زۆر بە کورتی شێوازێکی تایبەتی هەیە بۆ فڕێدانی ماسکەکەیان کە ماسکەکە بەکارهێنرێت زۆر جار بۆ کاگاراز دیارە پەیوەندیەکەمان دەپچڕێت زۆر بە زۆر جار نازانێت بڵێن زوو ئیزعاجە بێت و ئەو دەستەی کە بەکاری هێناوە دەستەکە دێتەوە بە ماسکەکەەوە و ئەمە ژواکات بڵێن ئەو دەستەی کە بڵێن ڤایرەسەکە هەڵگرتووە نزیکتری بکاتەوە لەو شوێنەی کە ڤایرەسەکە چێتە ناوەکەویش دەمولوت و چاوە زۆر باشە کاگاراز لە سەبارەت بە پلازمای خوێن لە هەڵەبجایە پلازمای خوێن لە کاتی لابردنی ماسکەکە پێویستە لێرەوە لایبات لە گوێەوە لایبات نەک لێرەوە سەر و خواری پێ بکە زۆر باشە ببوورە کاگاراز ئایا لەسەر پلازمای خوێن لە پارێزگای هەڵەبجا ئێوە پلازمای خوێن وەردەگرن و ئایا هیچ لە توش بووە چاکبووەکانی پێشووی کۆرۆنا لە هەڵەبجا هاتوون بۆی کە پلازمای خوێنیان ببەخشن؟ بەڵێ بەداخەوە تا ئەوانی کە ئێمە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا مەرحەلەکان نەگەشتێتەوە مەرحەلەی چاک بوونەوەیە کە بتوانن ئەلبەت ئەم مۆجبەی دووەمە نەگەشتە چکە بێت 14 ڕۆژ بە سەر چاک بوونەوەی یەکەم ڕۆژیان ناتێ ئەو ڕۆژێکە لە خەستەخانە دەرچوون تێپەڕ ببێت اینجا پلازماکان بە کەڵکی ئەوە دێت بەڵام بەداخەوە بە جاکردنەوەی پلازماکەش دیسانە بێ بچینەوە سلێمانی لە سلێمانی پلازماکەمان بۆ جاکردنەوە و ئەنجا لێرە بەکاری بێنینەوە بۆ نەخۆشەکان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاراس حەمەسعید بەڕێوەبەری نەخۆشخانەی وەفای تایبەت بە چارەسەر و توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا. دەچینە لای ڤیتیەک لەسەر کوورە کە دیارە پەیامنێرمان جەلال جەباری بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. بدأ شانو لقنا أننا يا ما أبوي آخر شيء بيروح ئێمە بەیانیان لە سعات 6 بەیانی و دەسەکەین بە ئیشکردن کرێکارەکانمان 6 دەسەکەن بە ئیشکردن هەتا کاتژمێر 3:30 سەر لە ئێوارە کۆی گشتی کرێکارەکانمانە چێتە 20 کرێکار بەرەو سەرەتا 25 کرێکارە ڕۆ بەبێ سایەخ و گەڵابە و شۆفڕومەکاینەکان بەس کرێکار بە سایەخی گەڵابە و مەجموع ئیشەکە تا 80 نەفەرە ڕۆ بە هەفتانە هەیە بە مانگانە ڕۆژانەشی تایە تقریباً 18 کوورە هەیە لەم سنوورێ گەچەکە زۆر باشە گەچەکە بەڵام خۆی سێ دەمارێکە گەچەکەمان ئەم گەچێکی ئێمە هەمانە سێ دەمارە 1 و 2 سێی پێڵێن ناوەڕاست دووەمیان لە هەموو مادەکەی باشترە سپیترە و جوانتر دەرەچێت ئەوانیش بێعیبن بەڵام دەرەجەیەکەکەیان دەماری دووەمە قوربان گەچەکەی هەموو بۆ ناوخۆی خۆمانە
لە سەمسەماڵەوە گەسی ئێمە بەکاردێ حتاوەکن و ئەسێتە هەڵەبجە و سەیسایەق و منتخەی پێنجێن و هەتاوەکن و قڵات زێژەڕۆ ناڕوا بۆ کەرکوو ئەڕوا بەس بەکەمی زۆر بەکەمی بۆ کەرکوو گەڕۆ خۆیان گەسیان هەیە منتخەی کەرکوو گەسیان زۆرە قوربانێ ئێمە شاخەکانی زۆرە ئەو کانانەی ئێمە کە گەسی لێ بەرەمدێنین جیاە تایبەتە لە کانە بەردەکانەوە بەردی کانە گەسەکانە بڵێن لە کانە گەسەکانەوە بەردەکەی بەدەقا هەڵێکەنین و بارێکن ئەهێنی بۆ سەر کوورەکان کە دێتە سەر کوورەکان دووبارە فەرژ ئەکرێ و کرێکار بە کرێکار وردەکرێ دوای وردبوونی کرێکارەکەەوە دیارە شۆفڵ غەربی لێکات بەردەکە پاگەکاتەوە پوختەیەکات ئەسێت ئەکینە کوورەکانەوە لە کوورەکان ئامادابێ بۆ سوستوانن کە سوستانمان 24 ساعت سوستانی پێویستە دوای 24 ساعتی ئەوەی تری پێویستە کە ئیسراحەت کات لە دوای 24 ساعت ئێمە کەسارێک دێ بۆمانە هاڕێ کە هاڕی ئەسێتە مەغزەنەوە لەوێش ڕۆژێک ئەمێنێتەوە ئیجا ئامادە ئەبێ بۆ بارکردن کە باریکەین ئەڕوا بۆ خەزا و ناحێ و حافەزەکان ئەڕوا بۆ سەر بیناکان. وڵایزان بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە بارەدۆخێکی زۆر خراپ و ناهەموار و ناجێگیرایە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمنیەوە بەداخەوە هاوڵاتیان دەرونیان ناجێگیرە مێ دەکەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە حاڵەتێکی دەرونی خراپا بن لە ڕێگەی خۆهێورکردنەوە بە کۆمەڵێک بابەتی ئەوانەی با بڵێن باوەڕی و ئیلتیزاماتێکی یانی باشیان هەیە بە نوێشکردن و دوعای خێرکردن ئەوە گەبینین چکە بەڕاستی ماوەیەکی زۆرە شەڕ و کوشتن و هەروەها جەریمەکان زۆر بوون هاوڵاتیان لە حاڵەتێکی تەندروستیایی زۆر خراپان جەلال بڕوا دەکەی هاوڵاتیە لە بەرەوەی با بڵێن بارەدۆخی ئابووری باش نییە یا خۆت حاڵەتی دەرونی تێک چووە شەڕ لە سەرجادەکان دروست بووە جۆرێک لە جۆرەکان تەنانەت من توانم بڵێم نەقلی قەولی هاوڕەیەک بە وتی جاران تۆزێک تووڕە دەبووین تەنانەت جمعان دەچوینە مزگەوتەوە گوێمان بۆ مامۆستایەک دەکرد تۆزێک دەرومان هێور دەبوویەوە ئێستا وەش نەماوە یانێ تۆ سیرکە زەختەکە زۆرە بۆ هەموو ئەوانەی کەواچی ئیلتیزاماتی یاینیشانەیە و چ ئەوانەشی کە با بڵێن ئیلتیزاماتی یاینیشان نییە چکە لەو لاشەوە بارەدۆخی تەندروستیەکە هۆکارە بۆەوەی کۆمەڵێک مەجلیس و کۆمەڵێک کۆبوونەوە دروست نەبێت بەمە زەختێکی زۆر لەسەر دڵودەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەیە لێرەوە تەنها ئێمە توانین داوا بکەین و ڕێنمایی لایەنە پەیوەندیدارەکان بۆیەوە بگوازینەوە بۆ هیوایین کۆنتترۆلی دەرونی خۆتان بکەن ئەوە لە خوای گەورەش دەپاڕێنەوە لە زووترین کات و بە کەمترین زیان ئەم بارەدۆخە تێپەڕوت بێ لە هەموو بارە جیاوازەکانە کاتێکە گوێمان لە دایک و باوکمان دەکرد هەمیشە باسی ساڵانی گرانی و شەڕی ناوخۆ و ڕاکەڕاکەی دەستی سەدام و نەوەت و یەک و کۆڕەوەکە هەمووەمانەیان دەکرد زۆر جار لە ڕەفتارەکانی ڕۆژانەیە پێیان دەوتی دنیاتان نەبینیەوە بۆیە ئاوا تەعامل دەکەن یان تەنها بە بیری ئەم ڕۆیانە بن ڕۆژێکیش دێ ڕەنگە بۆ نمونە زیادە ڕەوی بکەن لە مەسروفات لە زۆر شت پێکەنینمان بەم قسەیە دێت داهات ئاخۆم ڕۆژێک بێت گرانی بێتەوە ڕۆژێک بێت شەڕی ناوخۆ و یا بەگشتی ڕاکەڕاکەی تێکەوێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین هەرێمی کوردستان یا بەگشتی ژیانی هەمومان تاک بە تاکمان لە بارودۆخێکی زۆر خراپدایە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی بۆیە دڵنیای نەم قۆناغە ژەر تێدەپەڕێت ئەگەرچی باجیشی ڕەنگە پێویست پێ و باجیش بدەین بەڵام گرنگەوەیە کە لە ڕووی دەرونیەوە دەبێت خۆمان ئامادەکەین بۆ هەر حاڵەتێکی خراپ نەخوازرا و لە هەمان کاتە دەبێت سابت و دامەزراویش بین. بڵێ بینەرانی بەڕێز بەم شێوە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە پڕگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتانە سپێرین هەر شادووە کامەران خواتان لەگەڵ.